نزیکەی 50 ڕۆژ ماوە بۆ دەست بەکاربوونی جۆ بایدن وەک سەرۆکی نوێی ئەمریکا. لەو ماوەیەدا پێشبینی ڕوودانی چی دەکرێت؟ ترامپ دەتوانێت چی بگۆڕێت؟ دۆسیی ئەتۆمی ئێران چی بەسەردێت؟ ئیسرائیل گورز لە چی و لە کێ دەوەشێنێت؟ وڵاتانی تر چۆن سوود لەو ماوەی وەردەگرن کە ئەمریکا بە جۆرێک لە جۆرەکان دەچێتە قۆناغی مدبوون و ڕاوەستانی سیستمی بڕیاردانەوە. لەو 50 ڕۆژەی ماوە تا ئەو کاتەی جۆ بایدن و کامالا هاریس وەک سەرۆک و جێگرەکەی لە کۆشکی سپی دەست بەکارە بن چی ڕوودەدات؟ دۆسیی ئەتۆمی ئێران و هەڕەشەکانی ئیسرائیل چی گۆڕانکارییان بەسەردادێت؟ جارێک زووە بۆەوەی کە بتوانین قسە لەسەر چۆنێتی سیاسەتی بایدن لەسەر ئەو بار بکەین، بەڵام ئەوەی کە ماوەتەوە لە دواساتەکانی تەمەنی ئیدارەی ترامدا ڕەنگە جۆرێک لە جۆرەکان ئەوەی کە تەوقعات دەکرێت زەربەیەکی مفاجئ یا چۆن ئەڵێ جۆرێک لە دوا ساتی تاقیبی ئەو بارودۆخی کە ترام بۆ خۆی لەگەڵ مەلەفینەوەی ئێرانیدا شوێندەستێکی خۆی جێبێڵێتەوە. ئەمە ڕەنگە خیاراتێک، بەڵام ڕەنگە ئەو بارودۆخە سیاسیە دەوری کە ئێستا لە ئارادایەوە ئەو جۆرە نظامە سیاسی کە ئێستا جۆرێک لە جۆرەکان سین هاتوۆتە مەیدان و ڕووسیا ڕۆڵی هەیەەوە ئەو هاوکێشە ناوخۆیە ئەمریکا بۆ بەنسبەت ڤایرۆزی کۆرۆناداوە کۆمەڵێ فاکتەری تر گرنگ وابکە لە ئیدارەی ترامپ ڕەنگە ئەو جورئەتە نەکا. لە بیرمان نەچێت ئێمە ڕاستە سەرۆکی ئەمریکا باڵادەستیەکی لە بڕیارداندا هەیە، بەڵام ئەمە پێکەوە گرێدراوی کۆمەڵی موەسساتی گرنگی ناو ئەمریکایە و ڕەنگە ترامپ نتوانێت ئەو مجازەفەیە بکە و ئەگەریش بێتە ئاراوە تەسەوڕەکەم لێدانێکی چۆن دەڵێ خاتف یا نەوعی زۆر گەورە نەبێت کاریگەری لەسەر ئەو هاوکێشەیە بکات. با بڵێن بەتایبەت لە دوای هەڵبژاردنەکانەوە چڕیەک لە سیاسەتی ئیسرائیل و سیاسەتی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرامبەر ئێران سیاسەتەکان چڕ بوونەتەوە. لەو 50 ڕۆژەی کەماوە لە بەردەم ئیدارەکەی ترامپە پێ ئەچێت، ئەمە بەڵام زۆر دڵنیانی لەوەی پێ ئەچێت شێوازێک لە هەڕەشە هەبێ بۆ سەر ئێران و بەتایبەت دوای ئەوەی کە لە هەفتەی ڕابردووە لە هەینیدا ڕابردووە ئەو زانە ئەتۆمیە هێرش کرایە سەری بڵێن تیرۆر کرا کوژرا و هەروەها ئەو کەشتیە جەنگی ئەمریکا کە هاتوۆتە کەندا و زەختەکانی ئیسرائیل لەسەر ئێران و فشارەکانی زیاتر و هەروەها بۆمبارانکردنی تۆبارانکردنی وڵاتانی سووریا با بڵێن ئەو هێزانەی کە لە ئێزە ئێرانیەکان میلیشە ئێرانەکان کە لە سووریا و یەمەن و عێراقا هەن. دوێنێک لە هەواڵێکم بەرچاوکەوت کە گوایە ئەفسەرێکی پلەبەرزی ئێرانی لە سنووری سووریا ئیسرائیل کراوەتە هێرشی فڕۆکە بێفڕۆکەوانەکانی ئیسرائیل. لەم 50 ڕۆژەی ئەوەی کەماوە بە بۆچوونی بەشیەک لە پسپۆڕان ئەکرێ گۆڕانکاریەک ڕوو بدا، گۆڕانکارەکەش ئەوە بێ کە هێرش بکرێتە سەر پێگە ئەتۆمیەکانی ئێران. جا دیار نییە ئایا کە ئەمە ڕوو ئەدا یان گوشارێکە یا با بڵێن لەم ماوەیە با بڵێن ترەمپ ئەوێت زەختێک بکات لە ئێران بێ ملدا بدات بۆ ئەو جۆرە ڕێککەوتنێکی ئەتۆمی بەخواستی ترەمپ بێت. بەر لە دەست بەکاربوونی بایدن ترامپ دەتوانێت ئاژا و گرفت بۆ دەست بەکاربوونی ستافی تازەی کۆشکی سپی دروست بکات. ئێمە ئەگەر بەو نەفەسە لەوە تێبگەین کە ئەوەی کە دێت سیاسی خارجی ئەمریکا دەبێ بڕێوە یاخود سیاسی گشتی وڵاتی ئەمریکا دەبا بڕێوە کە پێشوەکەی بتوانێت کۆمەڵێ مەشاکلی بۆ دروستکە ڕەنگە هەڵەبین، چونکە ئەمریکا تا ئێستاشی پێوە بێ دەوڵەتێکی موەسساتیەوە لە چوارچەوەی کۆمەڵی موەسساتی گرنگدا مامەڵەت دەکات. کۆنگرس ڕۆڵی هەیە، مەجلس ئەمنی قەومی ڕۆڵی هەیە و چەندین دامەزراوەی تر بۆ حوس و استراتیژیاتدا دەڕێژێت ڕۆڵی هەیە. بەڵێ لە پێی دەستور ئەمریکا سەرۆکی ئەمریکا کەسێکی دیکتاتۆرە لە ڕووی دەستوریەوە، بەڵام لە بیرمان نەچێت ئەو هەنگاوانەی کە پەیوەندیان بە ئەمنی قەومیەوە هەیە ئەو هەنگاوانەی کە بە مەسیری دواڕۆژی ئەمریکاوی ڕەنگە قورس بێ
ئەو حاڵەتانە بکە بەڵام وەکو ئاماژەم پێکرد سەرۆکەکانی ئەمریکا هەر هەمووشیان لە چوارچێوەی ئەوەدا بەڵام هەر یەکێ بە دیدگایەکی تایبەتی خۆی دیموکراتیەکان دیدگایەکی تایبەتیان هەیە بۆ سیاسی خارجی خۆیان وە کۆماریەکانیش کە ئێستا مانگی تەمەنی ترامپ لە حکوم دیدگایەکی خۆی هەیە بەڵام لەکول ئەحوال سیاسی خارجی مەرهونە بە ئەمنی قەومی ئەمریکاوە و سیاسی خارجی سەرۆک مەرهونە بە کۆمەڵێ بەرژەوەندی گشتی وڵاتەوە کە لە چوارچەوەی دەوڵەتی مؤسساتی هەنگاو دەنێت زۆر زەحمەتە تەسەوری ئەو بکەین سەرۆکێک ملهوڕی بکە ئەگەر نا کەواتە مؤسساتی ئەمریکی هیچ ڕۆڵێکی نامێنێت ئێمە ئەزانین 4 ساڵی ترەمپ 4 ساڵی دڵخوازی ئیسرائیل بوو و هەروها 4 ساڵێک بوو نەهامەتی بوو بۆ ئێران لەم ماوەی 4 ساڵا کۆمەڵێک حەساری ئابووری زۆر بەهێز خرا سەر ئێران و هەروەها کەسی دووەمی ئێران ئەمە جگە لەم زاناوتە و جگە لەوەی چەند کەسایەتێکی تریان کە کراوەتە ئامانج و تیرۆر کراوە قاسم سلەیمانیش بە هەمان شێوە بڵێن تیرۆر کرا لە 4 ساڵی ترەمپا وەکو پێشتریش بەڵێنی دابوو ترەمپ خۆی ئەو فشارەکانی زۆر زیاتر کرد لەسەر ئێران و 4 ساڵیەکی نەهامەتی بوو بۆ ئێران ئەگەر بەڵام لە 4 ساڵی ئۆباما یعنی ئەو فرسەتەی کە ئیدارەی ئەمریکا بەخشی بە ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە جێگیرەکەی بایدن بوو کە ئێستا دەرچوێتەوە ئەو پێشبیانانە هەمووی باس لەو ئەکرێت کە ئەگەر بایدن جارێکی تر بۆ نمونە ببێتەوە بە سەرۆک پێشتر جێگیر بۆ ئەم جارە بێ بە سەرۆک هەمان سیاسەتی 4 ساڵەکەی ئیدارەی ئۆباما جێبەجێ ئەکات بۆیە تا ئەم کاتە پێ وەک باسیش کراوە بەنیهێنی ئیسماعیل قائانی سەردانی چەند وڵاتێکی عەرەبی کردووە لێ ئاگادار کردوم کە لەم مودەی کەماوە ترەمپ هیچ جۆرە چالاکیەک و جموجوڵێکیان نەبێتاوی کۆتایی پێێت چونکە ترەمپ لە دوای ئەوەی کە دۆڕا با بڵێن شکستی هێنا و با بڵێن بە زەختی ئیسرائیل گوشارێکی گەورەی لەسەر ئێران دروست کردووە ئەنجا تەوەقعش ئەوەیە کە لێرەیە نازانرێت ئایا ترەمپ مەبەستی ئەوەیە کە بدا لە پێگە ئەتۆمیەکانی ئێران یاخود ئەوەیە کە بیخاتە ژێر فشاری قورس و سزا ئابوووریەکانی زیاتر لەسەر بسەپێنێت و بیباتە سنوورێکی دیاریکراوی یعنی با بڵێن لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە شوێنانەی کە میلیشەکانی لێبیان گەڕێتەوە ناو ئێران لەم 50 ڕۆژە و پاشان لە 4 ساڵی حکومڕانی بایدن مامەڵەکردنی ئەمریکا و جیهان لەگەڵ دۆسیە ئەتۆمی ئێران چۆن دەبێت ڕێکەوتنی ئەتۆمی کارا دەکرێتەوە یان ڕێکەوتنیشی نوێ دەهێنرێتە ئاراوە ئێستا ئەگەر لە چوارچەوەی ئەو هەڵسو کەوتانی کە لە دوا قۆناغەکانی ئیدارەی ئۆباماداوە ئەڕابی ئەم عملیەیە کە ئێستا پێ دەڵێن اتفاقینەوەوی کە زیاد لە 10 ساڵی پێچوو 5 زایدن یەک ئەو پرۆسەیە کە گەیشتە ئەو ئەنجامی کە لی کەوتەوە دواتر ترام هات هەمووی هەڵۆشاندەوە یاخود جۆرێک لەژەکان تەجمیدی کردووە بەڵام قسەکە لەسەرەوەی ئایا بایدن دێت جارێکی تر ئەوەی کە ترام پێی گەیشت ئەوەی کە توانی ئەو فشارە گەورەی بخاتە سەر ئیدارەی ئێرانی یاخود تهدیدەن ئەو مەلەفە جارێکی تر خاوی دەکاتەوە و دەستی ئێران وڵا دەکات نەخێر من پێم وایە بایدن دێ لەو نقطەوە دەست پێ دەکات بە دیدگایەکی تر و بە تێڕوانینێکی تر واتە تەواوکردنی پرۆژەکەی ترامپ بەڵام بە نەفەسێکی تر چونکە جیاوازی دیموکراتیەکان لەگەڵ کۆماریەکان ئەوەیە هەر کەسیان دیدگایەکی تایبەتیان هەیە بۆ سیاسی خارجی ڕەنگە جارێکی تر بچێتەوە سەر مفاوەزات بەڵام مفاوەزاتێک لەو نقطەیە کە ترام پێگەیشتووە نەک هەڵۆشانەوەی ئەوەی کە ترام کردوێتی ئەمە زۆر جیاوازە ینی ئێستا من زۆر جار گوێم لێ دەبێت بەو مانایی کە ترامپ ئەوەی کە کردوێتی بایدندی هەڵی دۆشێتە نەخێر سیاسی خارجی ئەمریکی لەسەر ئەو بنمایەیە کە دەستا و دەست سەرۆکەکان پاشگەزبوونەوەی نییە ئەوەی کێشووی کردوێتی هەڵی وەشێنێتەوە بەڵکو دێت بە دیدگایەکی تر بەرژەوەندیەکانی ئەمریکا تەسیق دەکات دوجار مەلەفی سیاسی خارجی بەشێکە لە سیاسی گشتی دەوڵەت کە سەرۆک قەراری دەدا واتە لەوێوە دەچێتە خانەی خزمەتی دەوڵەتەکەەوە ئەگەر نا شعبی ئەمریکی بۆچی هەڵبژاردن ئەم سەرۆکە پەسەند دەکات لەوی تر واتە هەندێک جار دەبینیت ئەو مەلەفانەی کە سیاسی خارجی کاریگەری لەسەر هەڵبژاردننی سەرۆک دەکەن وەک ئەوەی کە ئێستا ئارەوە خۆ ئەمریکیەکان لەسەر بەرنامەی ترام بۆ بەرژەوەندی ناوخۆ لە ڕووی
سەحەوە لە ڕووی کۆمەڵێ هەلی کارەوە و لە ڕووی کۆمەڵێ دەستکەوتەوە بۆ شعبی ئەمریکی پێش هاتنی نەخۆشی کۆرۆنا بەڵای کۆرۆنا ئەمریکیەکان ڕازی نەبوون لە ئەدای ترامپ و ترامپ بەو مانایە ئیشی کرد کە شعارێکی وازحی هەبوو ئەمریکا ئەوەلەن واتە بەرژەوەندی تاکی ئەمریکی لە پێش هەموو شتێکەوە هەر بۆیە دەبینی لە ڕووی سیاسی خارجیەوە دنیایەک مەساڵحی ئەمریکی خستە هەڕەشەوە هەر یەک لەگەڵ سیناوە لەگەڵ یەکێتی ئەوروپادا و حلفی ناتۆ و لە منظەمەی سەحی عالەمیدا و لە کەشوهەوای لە فەڕەنسا و تا دوایی ئەم مەلەفانەی هەمووی پشتگوێ و خستنیان لە پێناوە ئەوەی کە ئەمریکا ئەوەلەن واتە بەرژەوەندی تاکی ئەمریکی بەڵامی تر ئەو قەدەری ترامپ یاخود ئەو ململانەیە کە ئێستا لە ئارادایە لە نێوان چین و لە نێوان ئەمریکادا و ئەو بەڵایە کە ئێستا کەس تا ئێستا ڕوون نەبووەوە ئایا دەست پێشخەرێکە ئەم بەڵایە دروستکراوی سینە یاخود دروستکراوی ئەمریکا بوو لە وەکو هاوکێشەیەک بۆ ململانەیە بۆیە قەدەری ترامپی گەیاندە ئەو حاڵەتە واتە جارێکی تر هاتنەکایەی جۆ بایدن لەسەر ئەو نەفەسەدێک کە ئەوەی کە ترامپ تێکیدا لە سیاسی خارجیداوە لە کێشمەکێشی وجودی ئەمریکی لە تەواوی مەلەفاتی سیاسی دەولیدا هەر یەک لەوانی کە باسم کرد لە هاوکێشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاوکێشەی بوونی لەگەڵ ناتۆ ڕۆڵێکی وای نەماوە دەستخۆشیکردن لە بریتانیا لە کشانەوەی لە برێکێسوە تا دوایی پێم وایە هاتنی بایدن بەو نەفەسەدێک کە جارێکی تر بژانەوەی ئەو پەیوەندیانەی ئەمریکا لە دنیای سیاسی دەرەوەدا و لەگەڵ تەواوی دۆستەکانی دێرینی خۆیدا جۆرێک لە جۆرەکان ئەو برینانەی کە ترامپ بەجێهێشتون چاکسازیکی گەورەی تیا دەکا و ئەوەش ڕەنگە جارێکی تر بە نەفەسی ئەم سەرۆکەوە بە دیدگای سیاسی خارجی ئەم سەرۆکە لەوێەوە بشێتەوە خانەی خزمەتی بەرژەوەندیەکانی ئەمریکا وەکوتم هەر سەرۆکێک بە جۆرێک بە دیدگایەک تەماشای بەرژەوەندیەکانی وڵاتەکەی دەکات بەچی ئاقارێک ترامپ بەو نەفەسە بوو کە خزمەتی ئەمریکا و بەرژەوەندی تاکی ئەمریکی و ئەو پارە بێشماری کە ئەمریکا سەرفی دەکات لە تەواوی جونگەکانی دنیادا ئەوە بە فیڕۆ دەچوو و خزمەتی ئەمریکای نەدەکرد و قەناعەتی سیاسی خارجی ئەمریکی بۆ ئەو ئاخرە بەڵام دەرکەوت کە زەرێکی زۆری کرد و زیانێکی زۆر کرد ئەوەی کە پێی دەڵێن عوزنە لە سیاسی دەولیە لە چۆن لە ساڵی 1939 تا 39 کە ئەو کات سەرۆکەی ئەمریکای ئەو کات هەڵی بژارد لە دوای شەڕی ژیانی یەکەم لەبەر کێشمەکێشەکانی سیاسی دەولی لە ئەوروپادا ترامپ دەویست جارێکی تر ئەو بکاتەوە کە خۆی نەگلێنێتە بە کێشمەکێشەکانی سیاسی دەریودا بەڵام ئەمە زەرێکی زۆری بە خوێندنەوەی من زەرێکی زۆریدا لە توانا و لە قەبارە و لە کێشی سیاسی خارجی ئەمریکادا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ئەوروپا و لە تەواوی ئەو کێشمەکێشانەی کە ئەمریکا قەرارە بتوانێت وەکو زلهێزی دنیا تا ئێستاش لەبیرمان نەچێت ئەمریکا ڕۆڵی سەرەکی دەبینێت لە تەواوی کێشمەکێشەکانی سیاسی دەولی ئەگەر چی سین هاتووەتە پاڵ ئەگەر چی رووسیا جارێکی تر گەڕاوەتەوە مەیدان بەڵام بایدن لە بەردەم قۆناغێکی زۆر هەستیاردایە یەکەم ڕۆڵی ئەوەی کە ئیسلاحی ئەوەی مافەسەدەتەوە کە عەرەبی دەڵێ ترامپ کردی دووهەم توانای ئەوەی بێ کە بتوانێت وەک ئەو شعاری کە ئەمریکاڵی بژواردەوە کە سەدەی 21 سەدەیەکی ئەمریکی بێ بۆیە ئەمریکا لە بەردەم وەرچەرخانێکی ئێجگار گرنگدایە ئەوەتانێ سەدەی 21 بتوانێت بە فعلی بتوانێت سەدەیکی ئەمریکی بێ و خەسمە سەرچەکەی کە سینە لە ڕووی اقتصادەوە تەنگەشەی بۆ هێناوە و جۆرێک لە جۆرەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە سین رووسیا دەیەوێت پەل بە هاوێژیەوە بەرژەوەندیەکانی ئەمریکا بخاتە ڕەشەوە بۆیە قۆناغی ئێستای بایدن لە بەردەم وەرچەرخانێکی گرنگدایە و ئەتوانین بڵێن جارێکی تر گەڕاینەوە بۆ ئەو سیاسەتە تەقلیدی کە سەرۆکەکانی پێش ترامپ هەڵیان بژاردەبوو هەر لە دوای شەڕی جیهانی دووەمەوە کە جۆرێک لە جۆرەکان مەدرسەیەکە بۆ خۆی و ترامپ هاتنی ترامپ ئەو مەدرسەیە بە جارێک کۆتایی پێنا وەکو بڵێن سڕی کرد و تەوقعات وایە بایدن جارێکی تر ئەو قوتابخانەیە زیندوو بکاتەوە و لەگەڵ دۆستەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە دنیای سیاسی خارجیدا لە تەواوی جونگەکانی سیاسی دەولیدا لە کوێ دۆستیکیە جارێکی تر پەنان بۆ بێتەوە و ڕۆڵی خۆی ببینێتەوە. ترامپ سیاسی نەبوو. ترامپ کابرایەکی بازرگان بوو هاتە ناو سیاسەتەوە و هەر بۆش و لە سیاسەتەکەشە لە کردارەکانیشە ڕوون و ئاشکرا بوو. ئەوەی کە لە هەڵبژاردنەکانە بەڵێنیدا هەر ئەوانەی جێبەجێ کرد لە 4 ساڵی دەسەڵاتەکەیە و هەر سیاسەتیشی ڕوون بوو لە ژێر پاساوی بنەوە مافی مرۆڤ و دیموکراسیەتە سیینەکانی با بڵێن داوای ئەو شتانی نەکرد کە ئەیویست بەدەستی بهێنێ بۆ وڵاتەکەی بۆیە بۆ نمونە ئەوید من نەوتەکەی ئەمریکا بم لە ئێرانە دەم ئەبێ ئەم ئێران وابێ
ئەمە لە مێژووی ئەمریکا ئەم جۆرە لە سیاستکردن نەبووە. تقریبان ئێمە لە بواری علاقاتی نێودەوڵەتیان ناوی ئەنێ ڕیالیستانە، شتێک کە تقریبان یعنی ڕێزێکی بۆ ئەخلاقیاتی نێودەوڵەتی نەهێشتەوە، ڕاستەوخۆ بەرژەوەندی بوو بەبێ ڕەچاوکردنی مافی مرۆڤ، ئەمنی دەولی، کۆمەڵی لەم شتانە. و ئەچمە سەر خاڵەکەی تر ئەوەی کە دیموکراتەکان ئێمە ئەگەر سەرنج بدەین لە دوای نەوەتەکانەوە دیموکراتەکان لە بواری علاقاتی نێودەوڵەتیە ئەبینین هینیان نەکردووە، هێرشیان نەکردووە، جەنگیان نەکردووە، مرۆڤ بوون، سلمیت هەبووە لە بواری علاقاتی نێودەوڵەتیە. لە نەوە یەکابینیمان با بڵێنەوە کۆماریەکان بوو، باوکی بوشی یەکەم بوو با بڵێن کە هێرشی کەنداوی دووەمی ئەنجامدا و هەروەها 2003 بە هەماشەوە بوشی کوڕ بوو و ترەمپیش ئەو کێشە و ئاژاوی کە ناوێتەوە هەرچەند جەنگ لەینەکەی ئەوە ڕووینەدا بە هەمان شێوە ئەو شێوە تونیە سیاسەتە جەنگ لە سەردەمی کۆماریەکانە ئەمانە هەبووە، بەڵام دیموکراتەکان نەرمتر بوون، ویستیوانە لە ڕێگەی دیبلۆماسیەوە. بۆ نمونە لە 8 ساڵی ئۆباما ئێمە بینیمان ئیدارەی ئەمریکا لە بواری علاقاتی نێودەوڵەتیە هەموو پرسەکانی بە ڕێگەی دیبلۆماسی یەکلاییە کردەوە. ئەمە شوای کردبوو شێوازێک نەزەرەیەکی جوان لەلایەن جیهانەوە بدات بە ئەمریکا وەکو سەرکردەی جیهان. بەڵام ئێستا ئەمریکا لە ڕوانگەی وڵاتان و لە ڕوانگەی نێودەوڵەتیەوە یعنی کەمێک چۆنەڵی شێواوە، ئەو وەجهە نەزەرە شێواوە. بایدن ئەگەر بێت با بڵێن ئیدارەکەی بایدن ئەیەوێت جارێکی تر ئەم وەجهە جوانە جارێکی تری وەجی پێشووتر هەمان سیاسەتی ئۆباما جێبەجێ بکاتەوە لە بواری سیاسەتی خارجە، لە بواری علاقاتی نێودەوڵەتیە. بۆیە مرونەتی ئەمریکا لە بواری علاقاتی نێودەوڵەتیە لە 4 ساڵی داهاتووی بایدندا شتێکی زۆر زۆر چاوەڕوان کراوە و هەروەها شەڕی ناوێ بایدن. و بەڵام یەکشت هەیە لێرە با ئەوە بڵێن ئەگەر بایدن بێتەوە سەرکار هەمان سیاسەتی ئۆباما ناتوانێت بەرامبەر ئێران جێبەجێ بکات، چونکە کۆمەڵێک گۆڕانکاری ڕوویداوە لە بواری علاقاتی نێودەوڵەتە لە ناوچەکە کۆمەڵێک هێزی گەورە هاتوونەتە پێشەوە ناتوانێت سنوورێک جارێکی دابنێتەوە بۆمە. ئیسرائیل بە هیچ جۆرە جارێکی تر ئەو غەڵەتەی کە لە 4 ساڵی لە 8 ساڵی ترامپ ئۆبامایە کردی کار ڕێکەوتنی ئەتۆمی بوو بە هیچ جۆرە ئێمە جارێکی تر قبوڵ ناکاتەوە. هەروەها وڵاتانی کەندا و جارێکی تر نایەنەوێ ئێران دەست لە وڵاتەکانان وەربدات. ماوەی حکومڕانی بایدن دەرفەتێکە بۆ ڕێخستنەوەی جیهان بە تایبەتی ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاست یاخود بە پێچەوانەوە دەرفەتێک دەبێت بۆ وڵاتانی بە نمونەی ئێران کە دەست بکەنەوە بە سیاسەتەکانی خۆیان. من بۆچوونێکی تایبەتم هەیە بۆ مەوزوعە بە حکمی ئەوەی کە علاقاتی دەولی ئەوەی کە ئێستا لە ناوچەکە دەگوزارێ و سیاسی دەولی کە ئێستا لە ناوچەکە دەگوزارێ بە پێی حکمی ئەو 50 ساڵەی تەمەنی وتەحدیدن لە دوای ساڵی 1970 ڕۆڵی ئەمریکا لە ناوچەکەدا. من پێم وایە ئەمریکا لە بوونی ئێران و لەو سیاسەتی کە ئێران لە ناوچەکە تطبیقی کردووە قازانجێکی زۆری کردووە و ئەوەی کە ئەو دژایەتیە سیاسی خارجی ئەمریکی لەگەڵ ئێراندا پێم وایە تەنیا سووەریە. بۆ یعنی ئەگەر دوا شەڕی عەرب ئیسرائیل بچینەوە سەری ساڵی 1970 ئەو شەڕە گەورەی کە یەکلاکەرەوە بوو بۆ دۆخی عەرب ئیسرائیل و تایدا عەرب یەکەم جار بوو لە مێژوودا بۆ 6 ڕۆژ سەرکەوتن بەدەستبێنێ، بەڵام بە حکمی ئەو سیناریۆیە کە پلانەکەی داڕژرا بوو لەلایەن سەرۆکی مەسرەوە هاوکێشەکەی گۆڕی دواتر بوو بە زەرور زیانێکی گەورە بۆ عەرب ئیسرائیل. دەچینەوە سەر ئەو جۆرەی کە هەل لە دوای دروستبوونی کیانی ئیسرائیل و تەواوی تەرخانکردنی تواناکانی عەرب بۆ بربەرەکانی لەگەڵ ئیسرائیلدا بە هاتنی ئێران کۆتایی پێهات و بە هاتنی ئێران ئیتر ئەو دێوەزمەی کە ناوی ئیسرائیل بوو لە لای عەرب گۆڕا بەوەی دێوەزمەیەکی تر کە ئێرانە. ئەلێرەوە ئێران بوونی زەرورە بۆ سیاسەی خارجی ئەمریکی لە ناوچەکەدا. تەواوی وڵاتانی عەربی ئێستاکە جۆرێک لە جۆرەکان و بە سەراحەتیش ئەویان نەشاردوێتەوە دووتویانە عەرب ئێستاکە ئیسرائیل بە دوژمنی سەرەکیدا ئێران بە دوژمنی سەرەکیدا دەنێن نەک ئیسرائیل و ئەمە وەچەرخانێکە و ئەوەش قازانجی لۆبی ئیسرائیلی سەهیۆنیە لە ناوچەکەدا بە تعبیری عەرەبەکان. کەواتە جارێکی تر ئێران چۆتە خانەی تەرسیخکردنی بەرژەوەندیەکانی ئەمریکا لە ناوچەکەدا و ئەوەی کە پێی دەڵێن ئێستا وڵاتی سعودیە وەک هاوکێشەیەک بۆ ئەوەی کە
ڕۆڵی قیادەی سیاسی عەرەب دەکات لە ناوچەکەدا لە دوای کەسبوونی بڕێک سیاسی خارجی مصری لە دوای مردنی جەماڵ عەبدولناسر و ئەو هاوکێشەیە کە شەڕی عەرەب ئیسرائیل جۆرێک لە جۆرەکان ئێستا ئەوە بینیمان لە ڕۆژانی یاخود لە چەند مانگی پێشودا وڵاتانی خەلیج ئەوە تا ڕیزیان بەستووە بۆ ئەوەی کە لەگەڵ ئیسرائیلدا هاوکێشەکە بە جارێکی گۆڕا ئەوەی کە لە 60ەکان و لە 70ەکانە وڵاتانی عەرەبی داوای ئەویان دەکرد کە چەند دەبابە و چەند تیارە و چەند جندی بنێرن بۆ بەوەی عەرب ئیسرائیل ئێستاکە بە جۆرێکی تر شکاوەتەوە وڵاتانی عەرەبی ڕیزیان بەستووە کە کێ لە دوای ئیماراتەوە کێ لە دوای ڕەنگە چەند ڕۆژێکی تر سوودان ئەلانی ئەوە بکە ئەوە قسە لەسەر ئەوەیە کە سووریای بەشار ئەسەد تەخمینات ئەوە دەکرێت کە ئەویش بچێتەوە ئەو خانەوەیەوە و قسە لەسەر ئەوەیە کە ئێستای حکوومەتی عێراق ئەوەی کە ئەو حکوومەتەی قەرارە ئەویش مائیلە بەو ئەتیجاهە لەگەڵ ئیسرائیلدا بە ممارەسەی جاران نکاتەوە کەواتەم هاوکێشەیە ئەو سڕاعەت دەولیەی کە جاران لە ئارادە بوو بوونی ئیسرائیل و بوونی لەگەڵ عەرەبدا هاوکێشەکە گۆڕا و فەزڵ دەگەڕێتەوە بە نسبەت ئەمریکا و بە نسبەت ئیسرائیلەوە فەزڵ دەگەڕێتەوە بۆ ئێران بۆیە ئێمە زۆر هەڵین ئەگەر بڵێن وڵا ئێران بەرژەوەندی باڵای لەوەدایە کە بمێنێتەوە بۆ ئەوەی کە ئەو دۆخی کە بە قازانجی ئەمریکا دەشکێتەوە ئەو هاوکێشەیە بە قازانجی هەم ئێرانیەکان ئێستا ئێران لە دۆخێکی یەجگار بەتوانا و ئیمکانیەتدایە و ئەو سیاسەتە پاراستی ئەو سیاسەتی کە ئێستا ئەو خۆی کردوتە خاوەنی فەڵەستین و هەر ئێستا بنکەیەکی یاخود مەقڕێکی سەرەکی ئەگەر لە قاهرە نەمابێت لە تونس نەمابێت لە وڵاتانی تر نەمابێت سم خەڕێکی سەرەکی لە تاران منەظەمەی تەحریری فەڵەستینیەوە شارعێک بەنا ئەوکراوە بۆیە ئەم دیماگۆجەی سیاسەتی خارجی ئێران بە جۆرێک لە جۆرەکان ئەوە ئەمریکایە وای کردووە بۆ ئەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تەواوی لە ترسی ئێراندا بشنە خانەی بەرژەوەندەکانی ئەمریکا و ئیسرائیلەوە بە دڵنیایی یەکێک لە ڕەخنەکانی ترەمپ و وەگەڕانەوەی لە ڕێکەوتنی ئەتۆمی ئەوە بوو کەوتی ئێران بە بیانوی ڕێکەوتنی ئەتۆمی دەسوەردان تیرۆر ئەنێرێتە دەرەوە دەسوەردان لە وڵاتەکانی تراکە ئەمێک لە ڕخنە هەرە گەورەکانی ترەمپ و لە ڕێکەوتنی ئەتۆمی و هەروە پێشی وا بۆ ئەم ڕێکەوتنی ئەتۆمیە کۆمەڵێک ئاسانکاری کردووە بۆ ئێران یعنی کۆمەڵێک با بڵێن ئیمتیازاتی دەستکەوتووە لە ڕێکەوتنەکە کە لە بەرژەوەندی ئێرانە و لە زیانی سیاسەتی نێودەوڵەتیە هۆکاری پاشەکشەی ترەمپ لە ڕێکەوتنی ئەتۆمی یعنی بە شێوەیەکی سەرەکی ئەو دوو خاڵە بوو بۆی ئەگەر جارێکی تر ئەمریکا من ئەمە بڕوای تەواوم وایە پێشتریش وتومە ئەگەر جارێکی تر ئێران ئەمریکا بگەڕێتەوە سەرمێزی گفتوگۆ و ڕێکەوتنی ئەتۆمی لەگەڵ ئێرانە جێبەجێ بکات کە ئێستا کە ئەزانی ڕێژەکەی بەرزتر کردوێتەوە ئێران ڕێژەی پیتاندنی یۆرانیۆم بە دڵنیایی ئەوەی لە 8 ساڵ من ئەمە وتومە ئەوەی لە 8 ساڵی ئۆباما بە شێوەیەکی مرونەت ئێران دەستی کەوت جارێکی تر لە پێشتران نەبووە و جارێکی تیش لە داهاتوە ئەگەر بەهمان سیاسەتی ئیدارەی ئۆباما دووبارە نەبێتەوە بەدەستی نایانێ لە 8 ساڵی ئیدارەکەی ئۆباما بوو کە ئێران هاتە سووریا ئێران هاتە عێراق ئەو هەموو پشەی و ئاژاوی لە لوبنان و لە یەمەنا دروست کرد ڕێگەیەکی زۆریدا کە ئێران هەژمونی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە زیاد بکات پێشتر وانە بوو و هەروەها ئێرانی کرد بە هێزێک لەسەر ئاستی هەرێمی هەڕەشەی بۆ سەر نەک هەرێمی بۆ سەر ئاسایشی جیهانە بوو وەکو لە ئیدارەکانی وەکو لە ئیدارەی 4 ساڵی ترەمپە هەمیشە جەختیان لەسەرەوە کردەوە بۆیە 4 ساڵی داهاتووی بایدن بە بڕای و قەناعەتی من هەرواشە بێ چونکە بایدن لەوانەیە ئەمە ئەگەرێکی زۆرە لە کۆتایی ساڵی یەکەمی ئیدارەکەی یا لە ساڵی دووەمیا ئەبگەڕێتەوە بۆ ڕێکەوتنی ئەتۆمی و ئێران جارێکی تر بکەوێتە ئەمانەوە ئێران نایە بڕاتە شەڕی ڕوبەڕوەوە ئێران لە ڕووی ئابوووریەوەی ئێستا ڕووخاوە ئەو تیجارەتی کە لەگەڵ سینیا هەبوو لە 170 بۆ لە 180 دابەزیوە یعنی لە ڕووی ئابوووریەوە توانین بڵێن ئێران تقریبان خەریکە بەرەو هەڵوەشانەوە ئەڕوە لە ڕووی سەربازیشەوە ئێمە ئەزانین چەندین ساڵە گەماروی سەربازی لەسەر ئێران نەیتوانێت کۆمەڵێک چەک بەدەست بهێنێەوە با بڵێن لە رووسیا لە چین نەیتوانیەوە بەهۆی ئەو سزا نێودەوڵەتیانە کە بەسەری سەپاوە ئەو چەکانە بەدەست بێنێ بۆیە لە هەردوو لایەنەکەەوە ئێران ناتوانێت
بڕاتە جەنگێکی ڕوبەڕوە لە هەرێم یا لە ئاسی نێودەوڵەتی. ئەوەی کە ئێران ئەتوانێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەژمون و پێگەی زیاد بکە تەنها ئەوەیە کە لە ڕێگەی عەمیلەکانیەوە لە ڕێگەی با بڵێن نوێنەرەکانیەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەژمونی خۆی زیاد بکات، پێگە و مەکانەتی قایمتر بکات و ئەو ڕژێمە ئیسلامێک لە 1970ەوە لەسەر کارە بمێنێتەوە و زیانی پێنەگات. لە زۆربەی کاتەکانی پێش سەرۆکایەتی ترامپ ئەمریکا وەک پۆلیسی جیهان مامەڵەی کردووە، بەڵام لە ماوەی ناوبراودا ئەمریکا بوو بە جۆرێک لە کرێگرتە و لە دۆسیە جیهانیەکان پاشەکشەی کرد. ئەمریکای سەردەمی بایدن چۆن دەبێت؟ پرسیارێکی زۆر جوانەوە دەگەڕێتەوە بۆ ئەو دوو هەڵە گەورەی کە ئەگەر چێکیان بە قازانج ئێمەوەکو نەتەوەی کورد شکایەوە کە شەڕی عێراق ئەوەی کە نظامێکی قەمعێنور و داپلۆسێنەری وەکو سەدام حوسێنی لە کۆڵ کردینەوە و داخڵبوونی ئەمریکا بۆ شەڕی ئەفغانستان و ئەوەی کە پێی دەڵێن لە مستەڵەحی سیاسی ئستنزافی مالی و جەسەدی ئەمریکا زیانێکی زۆری بەرکەوت لە ساڵی 91 کاتێک کە ئەعلانی ئەوە دەکات لێرە بەدەوام من دنیای تاکجەمسەری دەبم بەڕێوە، بەڵام لە نەتیجێ ئەو ئستنزاف مالیە ئەسکەریە لە چی لە عێراق و چی لە ئەفغانستان و لە زۆر شوێنەکانی تر ئەمە ئەمریکای گەیاندە و قەناعەتە ئیتر لێرە بەدواوە ئەو ڕۆڵە نەبینێت و هاوکێشەکە گۆڕا بەتایبەت بە هاتنی سین لە ڕووی اقتصادیەوە. بۆ ئێستا ئەمریکا لە بەردەم وەرچەرخانێکی مێژوویدا یا ئەوە توانێت بەڕەسمی دان بەوە دابنێ بە ڕۆڵی رووسیا و بەسین کە ئەمەشتانە زووە ئەرکی سەرەکی هاتنی بایدن ڕەنگە بچێتە ئەو خانەیەوە کە ئەمریکا بەو قەبارەیە و بەو هێزیەوە کە دەڵێ ئەمریکای سەدەی 21 سەدەیکی ئەمریکی بێ ئایا دەتوانێت ئەمە بکە ئەوە ڕەنگە ئایندە سیاسەتی خارجی تازە ئەومان پێ بڵێت. طبعا من پێش هەموو شتە بێ ئەوە بڵێم بایدن کە هاتە سەرکار لە نێوانی دوو بەرداشا بێ، بەرداشێکی وڵاتانی کەندا و لەگەڵ ئیسرائیل، بەرداشێکیشی ئەوروپا فشاری لێ ئەکا بۆ ئەوی جارێکی تر بگەڕێتەوە بۆ ڕێکەوتنی ئەتۆمی، ئیتر ئایا ئەو ڕێکەوتنی نوێ ئەکرێتەوە یاخۆ ڕێکەوتنێکی نوێ بە ناوێکی ترەوە ئەکرێت ئەوەیان لەلایەک. لەلایەکی تریش کەوتمان لەژێر فشاری وڵاتانی کەنداوایە کە لە 4 ساڵەکە ئیداری ترەمپ وڵاتانی کەندا و توانیان سوودێکی زۆر لە سیاسەتی ترەمپ ببینن و بەرامبەر هەژمونی ئێران. تەمان خۆمان نەزانین ئێران لە وڵاتانی عەرەبیە دەسوەردانەکە، زۆربەی دەسوەردانەکان لە وڵاتانی عەرەبیە و کێشەواژاوەکان لەوێن وڵاتانی کەندا و ئەیانەوێت سنوورێک بۆ ئەمە دابنێن لە 4 ساڵەکە ئیداری ترەمپ ئەمەیان بەدڵ بوو. بۆیە ئەوانش لەگەڵ ئیسرائیلش بە هەمان شێوە ئیسرائیل ئێمە زانین لە دوای هەفتاونەوە ئیسرائیل هەموو با بڵێن جهدێکی بۆ ئەوەیە کە ئێران لە ئەوە بڵێم لە 2003 کۆنگرێک کرا دواتریش راپۆرتێکی لە دەرچوو کە ئیسرائیل تەنها لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە مەترسی لە دوو لایەن هەبوو، دوو لایەنی ئەتۆمی زۆر مەترسی بۆ سەر ئاسایشی ئیسرائیل کە ئەگەر بێت و لە داهاتوە با بڵێن ببنە خاوەنی چەکی ئەتۆمی و هێرش کردە سەریان. ئەو دوو وڵاتش ئەو دوو لایەنش یەکێکیان ئێران بوو، یەکێکیان وڵاتانی عەرەبی بوو. وڵاتانی عەرەبی لە سەردەمی ئیداری ترەمپا تەطبیعی عەلاقەتیان کرد لەگەڵ ئیسرائیلە، پەیوەندیەکانیان ئاساییە بوو، بۆیە ئێستا وەکو تەقریبەن منفەزێکی لێ هاتووە بۆ ئیسرائیل کە توانێت لێەوە هەناسە بدات و بتوانێت زیاتر بێتە پێشەوە و سنوور زیاتر بۆ ئێران و ئەگەر بێت و تورکیاش نەگەڕێتەوە هەرچەند ئێستا ئەزان پاشەکشەی کردو تورکیا بە ئیسرائیل ئەو با بڵێن مەبەستەی هەیە. و شتێکی تر کە ئەمە هەمووی بەلایەک لایەکی تر ئەوەیە کە ئیدارەی بایدن هەتا ئێستا کە ئەو کەسانێک کە دیاری کراون یەکی لەوانە جوانکێریە کە عەرابی ڕێکەوتنی ئەتۆمی ئەمریکا ئێران بوو. ئێستا ئەو یەکێکە لە وەزیرەکان و هەروەها ئەو کەسانی تر کە لە ئیدارەکە پێشنیار کراون و بە ئەگەرێکی زۆرەوە کە هێنە پێشەوە ئەوانن کە لە ئیدارەکەی ئۆباما بوون. بۆیە دیسان پێشتریش طبعا لە پێشبینی کراو بوو کە بایدن ئەگەر بێتەوە بە سەرۆک دیبلۆماسیەت باڵا کێشێتەوە بەسەر جیهانە و بایدن یەکێک لە ئەوەی کە ئەوێت جێبەجێ بکە لەو خاڵەی گرنگە کە ئەوێت جێبەجێ بکات لە بواری علاقاتی نێودەوڵەتیە ئەوێت ئەوەی ترەمپ تێکی داوە سەر نوێ ئەو دووبارەی بنیاد بنێتەوە بۆ نمونە بگەڕێتەوە بۆ ڕێکەوتنی پاریسی ژینگە و هەروەها بگەڕێتەوە بۆ منەظەمەی سەحای عالەمی و هەروەها ناتۆ بەهێز بکاتەوە. دیموکراتەکان بەتایبەتی ئیدارەکەی بایدن وەکو بەشێکیان لە دوانیان داوە جیهان وەک خێزانەکە بین، ئەیانەوێت سەرۆکی ئەو خێزانە جارێکی تر بگەڕێتەوە سەر خێزانەکە دەست بگرێتەوە بەسەر مناڵەکانیان. بۆیە
پێشببینی کرا و هەر ئەگەرێک هەموو ئەگەرێکی زۆرەوە کە ئەوە ڕوەدا ئیدارەی بایدن جارێکی تر دیبلۆماسیەت لە پەیوەندیە دەوڵەتەکانە لە سیاسەتی خارجیا جێبەجێ ئەکات و هەناسەیەکی باشتر بە ئێران ئەداتەوە و نەجاتی ئەبێت لە ئەو 4 ساڵە شومەی کە ترەمپ بۆی دروست کرده بوو.